بینەرانی بەڕێز لە هەر شوێنێکن سڵاوتان لێبێت من کامەران حاج عومەر لە باسی ڕۆژ لەگەڵتان دەبم. باسی ڕۆژ ئەمڕۆ دوو تەوەر شرۆڤە دەکات. تەوەرێکیان تایبەتە بە دۆخی ئێستای کارەبا لە هەرێمی کوردستان و کێشە و گرفتەکانی بەردەم کەرتی کارەبا. ساڵانە زیاتر لە 2 میلیارد دلار پارە بۆ بەرهەمهێنانی کارەبا خەرج دەکرێت، بەڵام نەتوانراوە 24 کاتژمێر کارەبا بە هاوڵاتیان بدرێت. ئایا کێشە لە بەرهەمهێنانی کارەبایە یان لە خەرجکردنی؟ پرۆژەی پێدانی کارەبا بە کۆمپانیەکانی تایبەت و فرۆشتنەوەیان بە هاوڵاتیان لەسەر چه پێوەرەک دەبێت؟ ئایا ئەم پلانە دەبێتە کۆتایی کێشەی کارەبا یان سەرەتای دەست پێکردنی کێشەیەکی دیکەی کەرتی کارەبا دەبێت؟ بەڵێ بەڕێزانم بۆ ئەم مژارە لەگەڵ بەڕێز بریکاری وەزارەتی کارەبای هەرێمی کوردستان بەڕێز هۆگر شاڵی لە ستۆدیۆی سنتەر بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵمان دەبێت. بەڕێز شاڵی بەخێربێت بۆ کوردستان 24. پێم باشە لەوە دەست پێ بکەم سەرڕای ئەوەی کە ساڵانە بە سەدان ملیۆن دۆلار پارە سەرف دەکرێت، تەنانەت 2 میلیاریشی تێپەڕاندووە، بۆچی کێشەی کارەبا هەر بەردەوام؟ سوپاسدانەکەم، سوپاسی تەلەڤیزیۆنەکەتانەکەم کە ئەم دەرفەتەیە بۆ ئەوەی ڕوونکردنەوەیە بین بە هاوڵاتیان. بەڕاستی سێکتەری کارەبا سێکتەرێکی گرنگە و پارەیەکی زۆریشی تواتە سەرفەکرێ. حکوومەتی هەرێم لە ساڵی 2008وانەیە کە بەرهەمهێنانی کارەبای ڕاست پارتە دەستی کەرتی تایبەت، کارەبایەکی بوو بەهۆی ئەوەی کە کارەبا ڕێژەی بەرهەمهێنانی کارەبا زیاد بکرێت. بەس لەگەڵ ئەوەدا نەمانتوانیوە بگەینە ئەو ئاستەی کە داواکاری هاوڵاتیان و گەشەپێدانی ئەو گەشەپێدانەی کە لە کوردستانە دروست بوو بگەینە ئەو ئاستە کە 24 سەعات کارەبا بێت. ئەمەش بۆ چەند هۆیەک ئەگەڕێتەوانێ. ئەگەر سیر بکەی ئێمە وەزارەتی کارەبا ئەتوانێت دەتوانایەتی کەوا بە حدودی 5,000 مێگاوات ئینتاج بکە، بەس ئێمە بەهۆی چەند قەیرانێکەوە کە هاتووەتە بەرمان ناتوانین ئەو 5,000 مێگاواتە سوودی لێوە بگرین. ئێستا چەند هزار مێگاوات؟ ئێستا 3,000 تقریبا 2,800 مێگاوات دەتوانین بەرهەمهێنین، بەس توانای 5,000مان هەیە. بەس ئێمە ئەو توانایی کە هەمە ئەوەی کە بەرهەمێنین ئێستا لە بینی 2,700 تا 2,800 هۆکەشی بۆ ئەم هۆیانە ئەگەڕێتەوە. بەهۆی قەیرانی داراییەوە ئێمە توانای کڕینی سوتەمەنیمان زۆر کەم بۆتەوە. لەبەرەوە چەند وەحدەیەکی یەکەیەکی بەرهەمهێنانی کارەبامان داخستووە، بۆتە هۆکاری ئەوەی ئەو داخستنە کەوا ڕێژەی بەرهەمهێنان کەم بکەینەوە. سوتەمەنی لەکوێ دەکڕن؟ سوتەمەنی ئەوە بەرپرسایەتی وەزارەتی سامانە سروشتیەکانە. وەزارەتی سامانە سروشتیەکانە کە دابینی هەموو سوتەمەنی ئەکا بۆ وێستگەکانی بەرهەمهێنانی کارەبا. کەواتە ئێستا ینی لەبەر ئەوەی بودجە لە وەزارەتی کارەبا نییە، ئێوە ناتوانن سوتەمەنی لە وەزارەتی سامانە سروشتیەکان بکەن؟ دەبەر ئەوەی حکوومەتی هەرێم بەم قەیرانە داراییە ڕۆشتووە، بۆتە هۆکاری ئەوەی کە وەزارەتی دارایی یا دارایی حکوومەتی هەرێم ئەوە بە قووەت نەبێ هەتاکو بتوانێت ئەو بڕە گازۆی لە بکرێت و بین بە وێزگەکان. ئەوەیە سەبەبی ئەساسی لە ئیدەکە. و خۆشبەختانە ئێمە لەم فترەیە دوو گۆڕانکاری گەورە هات بەسەر بەرهەمهێنانی کارەبا. ئەو دوو گۆڕانکاریە ئەوە بوو کەوا کۆمباین سایکلی هەولێر و سلێمانی ئیشی کرد کەوا بە حدودی 370 بۆ 400 مێگاواتێکی ئینتاجەکەن کە ئەوە سوتەمەنی ناوێ و لە گەرمی یەکەکانی کەوە دەرەچێت. ئەمە یەکێک بۆ لە کەوتەوەی کەوا هاوکارمان بۆ کەوا بگەینە 2,700 و 2,800 مێگاوات. حکوومەتی هەرێم لە ساڵانی پێشوە بەهۆی ئەوەی کە دارایی بەقووت بووە بۆ وێزگەکان هەمووی سوتەمەنی دابین کردووە. بەس ئێستا بەهۆی ئەم قەیرانی داراییەوە حکوومەتی هەرێم، وەزارەتی دارایی، وەزارەتی سامانە سروشتیەکان ناتوانن بۆمان دابین بکەن. باشە، بۆچی لە پێشوودا بەڕێز هۆگر، بۆچی لە پێشوودا زیاتر ئەتیمان لەسەر سوتەمەنی دەکرا؟ بۆچی لەسەر ئاو، لەسەر هەوا بۆ نمونە؟ یعنی ئێستاکە زۆر هۆکار هەیە کارەبای تێدا بەرهەم بهێنن. بڵێ ئەم عەقدانەی کە کراوە لە 2007 لەو کاتا بەڕاستی لە کابینەی 5 عەقد کراوە لەگەڵ شەریکەی ماسا کە سێ وێزگەمان بۆ دابنسێت کە پێڵێن وێزگەی غازی بە حقیقت مەفرۆزە بە غازی سروشتی ئیش بکە، نەک
بە گازۆیل ئەگەر بە گازۆیل ئیفکا بۆ فترەیەکی زۆر کەم بەڵام بەهۆی ئەو کێشەی وەزارەتی سامانە سروشتەکان هەیەی لەگەڵ کۆمپانیای داناغازە نەیانتوانی گازی سروشتی کامیلمان بۆ دابین بکەن بۆ بە هۆکاری ئەوەی لە سلەیمانی بتوانین 6 وحدە ئیش پێ بکەین بە مجموعی 8 وحدەیە 6 وحدەی توانین ئیش پێ بکەین بە گازی سروشتی لە هەولێریش 6 وحدە توانین ئیش پێ بکەین بە گازی سروشتی ولا دهۆک چونکە قەیدانی دارایی هەیە و ناتوانانی گازۆیل بکڕین و گازی سروشتی نەگەیشتەوە بەو ناوچەیە مەجبور بووین زۆر بەکەمی سێ یەکە ویش پێەکەین بە ئینتاجی تو ئەوەش بۆی ڤۆڵتەیە بگەینە ناوچە دوورەکانی وەکو ئامێدی و زاخۆ و ئەمانە باش پێشتر جوابی سوالەکەت نایەوە تەواوەتی ئێمە بەڕاستی ئەو هەنگاوەی کە لە کابینەی پێنجانرا هەنگاوێک بوو بۆ ئەو کاتە زۆر مهم بوو کەوا بتانی شتێکی خێرایی لە ماوەی ساڵێ 2 ساڵە بتانی کارەبا بێنی دروستکردنی بەندا و ئەمانە خۆ دەزانی کاتێکی زۆرتری ئەویست و کولفەیەکی زۆرتر هەبوو و بەرهێنەر زیاتر بۆ ئیتیجاه ئەهاتکەوە کارەباکە ئینتاج بکە یا بە گازەوەی یا بە گازی سروشتی و پێمان فرۆشێتەوە ئەوە بووە کەوا بەرەو ئەو ئیتیجاه ڕۆشتی ئێستا ئێمە وەکو وەزارەتی کارەبایە لە پلانمانایە کەوا بەرەو بەرهەمێنانی با بڕوین و شەریکات هەیە کەوای هاوکارمان بوون IOM چەند تاوەرێکی لەو دروستکردنی بای بۆ هێناوین کە بتوانین بۆ تێست لە بچەند ناوچەیەک دای بنین ئەمە لە لایەکەوە لە لایەکی کەشەوانیە بەڕاستی ئێمە کێشەیەکی گەورەمان هەیە لە دابنکردنی زەویە تۆ کە بەجەنابەت باسی ئەوە ئەەکەی ئەڵێ بەنداو بکەی ئەبێ زەویەکی زۆر تعویزی بیتێ حکوومەتی هەرێم پارەی ئەو تعویزانەشی بۆ نەدراوەتەوە ئێستا ئێمە یەکێ لە کێشەکان هەمانە بەنداوێک دروست دەکەین لە دێرەلوک لەسەر و ئامێدیوانە سوود لە بەنداوی بێخمە نەبینراوە ئەوە سیاسەتی ئەوە ئەگەڕێتوانێ بۆ سیاسەتی حکوومەت و چۆن ئاڕوانێ لە بەرهەمهێنانی بەخمە بەڕاستی ئەگەر بەخمە ببکە بەرهەم بهێنرایە لە بیدایەتەوانێ من خۆم ئەوسا لەگەڵ UN ئیشمە کرد UN زۆر حریص بوو لەسەرەوەی بەخمە بکرێتەوە باش قسەی زۆر لەسەر گرێبەستەکان دەکرێت زۆر جار باز لەوە دەکرێتن وەزارەتی کارەبا گرێبەستەکانی وەزارەتی کارەبا تۆکمە نەبووە تەنانەت دەستەوە بەرهێنانش کۆمەڵی گرێبەستێکی دێ لەو بوارەدا بە هەمان شێوە سوودی قازانجی زۆری نەبوو قسەی جەنابتە ئێمە لە 2007 یەکەم گرێبەستمان کرد لەگەڵ بەرهێنان لە بواری بەرهێنانە بۆ ئەوی ئینتاجی کارەبا بە بەرهێنانی کارەبا بەڕاستی لەو لە 2007 ئەوەی کراوە شتێکی زۆر گەورە بووە کەوا بتوانانی 200 مێگاوات کارەبا لە بەغاو لە بۆ ناوچەی تەنها بە ناوچەی مسڵ و دهۆکیشانە دهۆک و عەفو هەولێر بە شکڵێکی کەم ئەدرا ئێمە ئەو توانرا بەهۆی ئەو ئەقدانەوانە 1000 مێگاوات عقد بکەی لەگەڵ هەولێر و 1000 مێگاوات بۆ سلەیمانی شتێکی زۆر گەورە بوو بەس من ئەڵێم ئەو گرێبەستانە بۆ ئەو کاتە شتێکی زۆر مهم بوو زۆر گرنگ بوو بەڵام دوای ئەوە ئێمە هاتوین بە درێژایی ئەم چەند ساڵە چەند هەموارکردنەوەیەکمان کردو بۆ ئەو گرێبەستانە هیچی تەوزیفمان نەکردووە لە پێناوی ئەوەی ئەو هەموارکردنەوەانە بۆ بەرژەوەندی گشتی بێ بۆ بەرژەوەندی حکوومەت بێ هاتوین زیاتر ئیلتیزامات زیاتر زیاتر ئیلتیزاماتی حکوومەت زیایی کردووە و بەرهێنەر سوودمەندتر بوو ئەوە یەکێک لە هینە کەواتە گرێبەستەکان زیاتر لە چوارچەوەی قازانجەوە بەرهێنەر بووە ئەو گرێبەستانەی کە لە دوای 2007 ئەو بە حقیقەت ئەو تعدیلانەی کە کردومانە لە دوای 2007ەوە هەمووی لە بەرژەوەندی هیچی لە بەرژەوەندی حکوومەت نییە و حکوومەت سوودمەند نابێت لەو هەموارکردنەوە باش نەبوونی پلانی بی پلانی جی بۆ نمونە اعتیمادکردن لەسەر بە اعتیمادکردن لە سەر تشتی خۆر ئەمانە کێشە نییە لە ئێستادا کە هەرێم پێوە دەناڵێنێتن لە ڕووی کارەباوە کە کارەبا بێگومان ئێمە ئەبێ ئەوە بڵین بەس ئەو ئیمکانیەتێ و ئەو ئیمکانەتی کە حکوومەتی هەرێم هەیبووە بەرەو بەرهەمهێنانی کارەبا لە بە یاخود بە خۆر ممکنە ئەو ئیمکانیەتە نەفرنیە ئەگەر ئێستا بودجەتان نەبی بۆ دابینکردنی سوتەمەنی ئەی پارەی کارەبا چێوە دەچیتن بۆچی داهاتی کارەبا وەکو پێویست ئێوە ناتوانن ینی سوودی لێ ببینن داهاتی کارەبا خۆی بەپێی بڕیاری ئەنجومەنی وەزیران هەموو داهاتی کارەبا ئەگەڕێتەوانێ بۆ وەزارەتی مالیە بۆ ئەوەی بتوانن موچە بۆ خەڵک دابین بکەن زیاتر ئەولەویە بۆ ئەوانەیە
هەم داهاتی کارەباش ئەو مەبلەغە زۆرە نییە مقارنەتەن بە تێچۆکەی ئەوە ئەبێ بزانیت جەنابێت. چەند بربەستێک هەیە کەوا ئێستا بۆ بەهۆی ئەوەی کەوا ڕێژەی کۆکردنەوەی پارەشمان کەم بوو بێتەوانێت. ئەو ڕێژەیە کە هەمانە زۆر کەم بۆتەوانێت بەهۆی قەیرانی دارایی و خەبنەدانی موچە بە خەڵک ئەوانە هاوای لێ هاتووە کەمترە بێتەوە. لە ماوەی 4 مانگی یەکەمە کە من ئاگام لێ بێ تقریبا ئێمە 30 میلیارد دینارمان کۆ کردوتەوانی. کەواتە ئەگەر ڕێژەیە بی تاوەکوی ئێستا کە هاوڵاتیان چەندە پابند بوونە بە دانی پارە، یعنی لە سەدا چەند پارە حەقی ئەو کارەبایی کە خەرجی دەکەن دەدەن بە حکوومەت. من بە بڕێی من ناگاتە سەیدا سەی 15 ناگاتە سەر ئەوە. کەواتە ئێستا خەڵکی کوردستان لە 185 قەرزاری حکوومەتە. ئەی چیتان کردو بۆ وەرگرتنەوەی ئەوەی تۆ لە وەزعێکی داراییە ئەژی کە مۆزەف پاپارەی مەعاشی نییە ئەو زەختە زۆرە ناتوانێت بکەیت. بەس ئێمە چەند هەنگاوێکی کەمان ناوە بە حقیقت بۆ ئەوە زیادەکە ئەوانەی کەوا بە زیادە ڕۆییان کرد بێ یاخود بەبێ یاسایی کارەبایان بردبێ بڕیومانە توانیومانە بەربەست بین لەسەر ئەوانە زیاتر تەرکیزمان کردوتە بەس هاوڵاتی ئاسایی نەمانتوانیوە زۆر زەختی لێ بکەین و بۆ ئەوەی پارەی کارەبابا بەس ئەبێ لێرەوە حەزەکەم هاوڵاتی بزانێ کە قەرزی کارەبا بە هیچ جۆرێک لێخۆشببوونی نییە. باشە هاوڵاتی هەیە چەندین ساڵە ینی قەرزاری حکوومەت ئەم قەرزە چۆن دەکرێت لە هاوڵاتی وەربگیرە لە کاتێکدا هاوڵاتیش قەرزی لە لای حکوومەتە موچەی وەرنەگرتووە چۆن دەتوانن ئەم میکانیزمە ڕێک بخەن؟ ئەم میکانیزمە پێویستە ئەنجومەنی وەزیران و بە هاوکاری وەزارەتی دارایی ئەو موازنەیە بکات کەوا بتوانێت بە مەقاسە مەسەلە من مۆزەفێکم پاشەکەوتی مەعاشەکەمەکرێ بە وەزارەتی مالیە وەزارەتی دارایی بە ئەمرێک لە ئەنجومەنی وەزیران و بڵێ هۆگر ئەتوانێ پارەی کارەباکەی کە هێتە سەری لە مەعاشەکەی بۆی لەو پاشەکەوتەی کە هەیە لەوەی بۆی داگرن. هەروەها کۆمپانیەکان زۆر کۆمپانیا لەگەڵ ئێمە ئیش دەکەن پارەیان هەیە قەرزاریانی بەس کە چێ زەریبە بە سێرەکەی زەریبەکە لێوەرناگرن ئەڵێ ئەبێت بە کاش بهێنی. ئەمەش کێشێکی کەی بۆ دروست کردوین بەس خۆشبەختانە لەم ڕۆژانە ئەمریکی ئەنجومەنی وەزیران دەرچوو ئەو کێشەیە بەرەو چارەسەرە بێ کەوا ئەو کەسانی کە پارەیان لای حکوومەتە کەوا زەریبەیان یەتە سەریا پەیوەندێکی کە لەگەڵ حکوومەتاکەن ئەتوانن لەو قەرزانی کە لەسەر حکوومەتە بۆیان داشکێن. بەڵێ باشە بە قسەی زیاتر لەسەر وەزارەتی کارەبا بکەین. بەرپرسیارەتی دابینکردنی کارەبا ئایا تەنیا وەزارەتی کارەبا لێ بەرپرسیارە یاخود وەزارەتەکانی دیکەش؟ وەزارەتی کارەبا بەرپرسیارەکەوە کارەباکە ئامادە بکە و نەقلی بکە بۆ خەڵکەکە بەس هەتاکو ئەو حەدی کارەباکە ئامادەکە زۆر وەزارەتی کەش بەرپرسیارە دارایی بەرپرسیارەکەەوە بجەم بۆ تەرک بکە وەزارەتی سامانە سروشتیەکان وەزارەتی شارەوانی شارکردنەوە شارەوانی ئاوەدانکردنەوە کشت و کاڵ من زۆری کێشەی لە پرۆژەکانە کە تاخیرە بێ ئەوەیە کەوا زەویەکە کە ناتوانن ڕادستم کەن کەوا زەویەک بێت کێشەی لەسەر نەبێ ئێمە چەند وێزگەیەکی سانەویمان تەواو نەبووە بۆچی وەت بۆ بەرام قەیرانی داراییەکە و چونکە نەمانتوانی وێزگەکە زەوی بۆ دامین بکەین ئەمە یەکێکە لە کێشەکانمان. دوایەوە دەستەی وەبەرهێنان بەڕاستی یاساقەی وەبەرهێنان چەند نقاتێکی زۆعفی تایە کە بۆ بە کێشە بۆ وەزارەتی کارەبا ئەو کارگانەی کە دروست دەکرێت بەهۆی یاسای بۆبەرهێنانەوە نووسراوە ئەڵێ کارەبایی بۆ دابی نەکرێ هەتاکو سیاجی پرۆژەکەی معمەلی ئاسنمان هەیە تقریبا 150 مێگاوات کارەبای ئەوێ بۆچی حکوومەتی هەرێم بۆ ئەو 200 مێگاوایە نات بە 5 گەڕک بە 10 گەڕک لەبەرەوە بە حکوومەتی هەرێم بەڕاستی چاوخشانەوەیکی تەواو بکە جارێکی کە سەیری یاسای وەبەرهێنان بکە و ئەو کۆمپانیانە کۆمپانیا گەورانە پێویستە لە ماوەیەکیان بدرێتێ ساڵێکە 6 مانگە 2 ساڵە بڵێ ئەبیتر من ناتوانم بەم قەیرانی کە پێ ئەڕۆم کارەبا ئەگەر ئەوە بەشێکی کێشەکان بکەوێتە سەر ئەستۆی وەزارەتەکانی دیکە بەڵام مەسەلەی سەرپێچی ینی ئەوە ئەرکی وەزارەتی کارەبانیە سەرپێچەکان نهێڵێ لە کاتێکدا زۆربەی ئەو سەرپێچیانەی کە ئێستا لە هەرێمی کوردستان هەن وەکو دەگوترێت زیاتر بەرپرسی باڵان
من ناتوانم بڵێم بەرپرسی باڵان بەس سەرپێکی هەیە و سەرپێچێکەش ئەوانەی سەرپێکی دەکەن چێت سەرپێکی زۆر دەچێت بە هاوڵاتی سادەش جاری وا هەیە سەرپێچیەکە من پێ دەڵێم لێت ناشارمەوە زۆربەی سەرپێچەکان ممکنە هەر ئەوانەی بۆنسەفەکانی خۆمان هاوکاریان بۆ بەڵام زۆر جار هاوڵاتیان گلەیی ئەوە دەکەن بەڕێز هۆگر دەگوترێت بۆچی لە بەرپرسە باڵەکان لێپرسینەوە ناکەن بۆ دێن لە ئێمەوە دەست پێ دەکەن خۆبان من دڵت تەمینەکەم هەرچ سەرپێچێکمان گرت بێ لێپرسیرەوەمان لێ کردووە و ئەوەش لە ڕوانگەی ئەو فەرمانەی ئەنجومەنی وەزیرانەوە دەرچوو کە بەڕێز وەزیری داخلیە وەزیری ناوخۆ کاکەنی سنجاری سەرۆکیە و لوژنەیە و دەستمان لە کەس نەگرتوتەوە دەها و سەدا سەرپێچیمان لەم فترەیە هەمووی گرتوتەوە بەرپرسی شیتیا بوو بێ نازانم بەناو بەس فەرسی بێگومان زۆر چەند مەزرعەیە کە بوو لەوانە هەمووی سەرپێچیان کرد بۆ هەموویمان برد باش ئەگەر هاوڵاتی لەبەر ئەوەی موچەی وەرنەگرتووە ناتوانێتن پارەی کارەبا بدات بەڵام هەندێک لە ینی شوێنە گشتیەکان کۆمپانیاکان کە کۆمپانیای تایبەتن ئەوان پارە نادەن تەنانەت هەندێک لە وەزارەتەکانش ئامادەنین پارەی کارەبا بدەن بۆ ئەمان چیتان کردووە چەندین مۆڵی گەورە هەیە لە هەرێمی کوردستان ئەمان پابندی بەڵێ پابندن و ئەوانە مۆڵەکانە ئەو مەسەلە ئەو مجەمەعاتی سەکەنیە هەمووی پارەی خۆیانە لە وەختیا و ئەوانە زۆر بە ئاسانی محاسبەمان کردوم و بڕیوشمانە باش هەندێک جار زێدەڕۆیی تەنانەت لە دام و دەستگاکانی حکوومەتیش دەبیندرێت نەوەکە هاوڵاتی کەلتورێک فێر بۆ کارەبا دەست بە کارەبان نەگرێت تەنانەت لە زۆربەی وەزارەتەکان دەبیندرێتن کە بە شەویش زۆربەی ئامێرەکانی کارەبایی کراوەیە بۆ ئەم حاڵەتە ئێوە چیتان کرد ئێمە بە کتابی ڕسمی تەوجیهی سەرۆکاتی ئەنجومەنی وەزیرانمان کردەوە ئەو زاهرانەمان هەمووی بۆ دەستنیشان کردو و یەکێک لە ئیشەکانی کە ئێستا کردومانە داوامان ئەنجومەنی وەزیران کردووە کە هەموو وەزارەتێ بەرپرس بێ لە پارەی کارەباکەی خۆی هەرچەنە پارەکەش نەدا بەس ئێمە بچین بۆی بخوێ ئێستا هەتا ئەنجومەنی وەزیران میتەرمان بۆ داناوە ئەی خوێنینەوەی تر لەمەوە بۆ ئەوەی ئەگە زیادە ڕۆدی بکات چووکە پارەیە کە بۆ تهدید کرد ئەوە نەسەرف کردووە ممکنە بەو سەرفە بتوانێت کۆنتترۆلی خۆی بکە ئەوە یەکێکە لە ڕێگاکانی کە گرتومانە و هەموو وەزارەتێک ئەنجومەنی وەزیران هەموو مانگێک ئێستا قەرزەکانی خۆیانیان بۆ نووسین فلان وەزارەت ئەمەنە قەرزارە بۆ ئەوەی پارەکە زانی ئەگەر برش درێ هەر مەقاسە بێچێتە چونکە وەزارەتی مالی خۆ پارەکە نا بە ئێمە ئەو ساڵە لە بوجەکەیان دەرێکە ئەوەمان کردووە ئەوە شتێکی زۆر ئاسایە و بەردەوامیشە بینلەوە بۆ ئەوەی بتوانین کۆنتترۆلی کارەبا بکەین و شتێکی کەش کە ئێمە بەڕاستی حەزەکەم بە هاوڵاتیانی زانین ئێمە بە هیچ جۆرێ چاو ناپۆشین لەو کەسانەی کە سەرپێچیەکەن و ئەو شوێنانەشمان هەمووی بڕیوە کە کارەبای بەردەوامیان هەیە کەرتی کارەبا لە کێشەدایە ئەگەری ئەوە هەیە ڕێژێ بەرهەمهێنانی کارەبا لە داهاتوو کەمتر ببێتەوە لەبەرەوەی بودجە نییە بەڵێ ئەگەر هاتوو بەرهەمی کارەبا نەتوانین سیانەی هێڵەکانمان بکەین نەتوانین پێداویستیەکانی ڕۆژانەی بەردەوامبوونی هێڵەکان و سەقامگیری هێڵەکان بکەین بێگومان ئێمە تووشی کێشەیە بین لەگەڵ ئەوەشە ئەو کۆمپانیانەی کە ئێستا کارەبامان بۆ بەرهەمەهێنن ئەوانە ئێمە زۆر سوپاسیانەکەم لێرەوە کە تقریبن 14-15 مانگە پارەیان وەرنەگرتووە ئایا تاکەی ئەتوانن بەردەوام بن زۆر باشە کاتم زۆر کەمەوە پێماوە دوو خولەکەم ماوە بەنیازن ینی کارەبا بدەن بە کۆمپانیای بیانی ئەم کارە گەیشت بەچ ئێمە کارەبا نادین بە کۆمپان بیانی ئێمە بەشێکمان هەیە کە پێڵێن بەشی تەوزیە یا دابشکردن ئەوەیە کەوا ئەو سێکتەرە ئەگرێتەوانەیە کە کارەبا تەمینەکە بۆ هاوڵاتیان زیاتر ئەو بەشە بەنیازین وەکو پێوەرێکی زیرەک لە هەندێک گەڕەکە ئێستا بەڵێ ئەوە و ئەیکەین بەئیدێن بە کەرتی تایبەت خۆیان بکەن و پای دەست پێ دەکەن ئێمە ئێستا لە بەرنامەی ئەوان کۆمپانیایەکی ئینتەرناشنال بدۆزینەوانێ کە خۆماڵی نییە دەرەکیە دەرەکیە بۆی ئێمە نایزانین ئێمە عیب نییە بڵێن نرخەکەی
زۆر بەرز دەبێتەوە ئێمە ئێستا دەبێتەوە بە هەموو ئیمکانیەتێکمانەوە ئەمانەوەی هاوڵاتی زەرمەند نەبێ ئەو مۆزەفانی کە لە وەزارەتی کارەباکەن کارەکان زەرمەند نەبن هەمووی ئەوانە بە نظری ئەتیبار وەرەگیریە و هەر کەس کۆمپانیایەکیشدا بهێنین ئەو ئیشەمان بۆ بکە ئەبێ پێڕەوی ئەو ینی دەرفەت بۆ کۆمپانیایەکی بیانیە زیاتر نەخێر ئێمە ئەو ڕاوێژکارە یا ئەو شەریکەی کۆنسڵتەنتین کە هێنین بێگومان ئەوە لە بواری ئەو بوارە لە ناو کوردستانە دەستمان ناکەوێت بەس تەنفیزەکەی شەریکاتی خۆمانە بکەین بە تەندەر و بڵاوێکەینەوە هەموو کۆمپانیایەکیش بۆ هەیە بەشدار بێ کوردستانەکرێ بە 14 زۆنەوانە لە 6 زۆن لە سلەیمانیە 5 زۆن لە هەولێرە 3 زۆن لە دهۆکە هەر زۆنێکیش ئەتوانی کۆمپانیایە یا یەکێک زیاتریش وەربگرێت لە وەرزی ئابدا کارەبا ڕەوشی چۆن دەبێت ئەگەر بە کورتی وەڵام دەیتەوە باشتر دەبێت یا خراپ یا وەکو خۆیە بێ یا تۆزێکەمە بێتەوە بەڕێز هۆگر شاڵی بریکاری وەزارەتی کارەبای هەرێمی کوردستان زۆر سوپاست دەکەم سوپاسیەوە کەم سوپاسی بینەرانیش بەڵێ بەڕێزانم باسی ڕۆژ بەردەوام دەبێت کەمێکی دیکە تەوەری دووەمی باسی ڕۆژ دەکەینەوە ئێستا دەچینە ناوبڕێک و دواتر دەگەڕێینەوە خزمەتتان جارێکی دیکە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز دۆسەی تەوەری دووەمی باسی ڕۆژ دەکەینەوە تەوەری دووەمی باسی ڕۆژ تایبەتە بە ئەنجومەنی شوورای کوردستان و ئەرکو دەستەڵاتەکانی ئەنجومەنی شورا ئایا ئەنجومەنی شورا کە ئەنجومەنێکی ڕاوێژکاریە بەهۆی لە کارکەوتنی کارەکانی پەرلەمان دەتوانێت بۆشایی پەرلەمان پڕکاتەوە و شوێنی پەرلەمان لە زیندووکردنەوەی یاساکان بگرێتەوە ئەنجومەنی شورا ئەرک و کاری چێ و لەسەر چ بنەمایەک و چۆن دامەزراوە ئەنجومەنی شورا لە نێوان ئیتیکی پیشەیی و گەمەی سیاسیدا چۆن دەبیندرێ بۆ شۆڤەکردنی ئەم مژارە جێگری سەرۆکی ئەنجومەنی شورای هەرێمی کوردستان دکتۆر سەردار یاسین میوانمانە دکتۆر سەردار بەخێربێیت زۆر سپاس با لە پێناسەی ئەنجومەنی شوراوە دەست پێ بکەین ئەنجومەنی شورا کەی دامەزرا و چۆن لەسەر چ بنەمایەک دامەزرا وەک دەزانرێتن لە 20 تشرینی یەکەمی 2008 ئەم ئەنجومەنە دامەزرا پێشش زۆر سپاسان دەکەین بۆ دەرفەتدانمان بۆ دیاریکردنی ئەلکوڕۆلی ئەنجومەنی شورای هەرێمی کوردستان بەڕاستی ئەنجومەنی شورای هەرێمی کوردستان دوا بە دوای ئەو گۆڕانکاریە سیاسی و ئابووری و کۆمەڵایەتی لە هەرێمی کوردستان هاتەکایەوە دوای ڕوخانی ڕژێمی بەعس لە ساڵ 2023 و بەهۆی پێویستی هەرێمی کوردستان بۆ جۆرە تایبەتمەندیەک لە ڕووی ڕوونکردنەوەی ئەو یاسایانەی هەروە ڕوونکردنەوەی ئەو لایەنانەی کە پەیوەست بن بە دیاریکردنی ناکۆچەکان نێوان فەرمانبەران و دەوڵەت لەلایەکی و نێوان هاوڵاتیانی هەرێم لەگەڵ دەوڵەت لەلایەنی دووەم هەروەها بۆ دیاریکردنی دەستەیەک یاخود شوێنێکی تایبەتمەند بە داڕشتنی پرۆژە یاسا و ڕێنماییەکانی بەرکار لە هەرێمی کوردستان کە ئەو کات بوو پێویستیەکی هەنووکەیی بوو بۆ دامەزرانی ئەنجومەنی شورای هەر لەسەر ئەم بنەمایەوە بە پێی یاسای ژمارە 14 ساڵی 2008 کە لە یەکی 12 2008 ئەم ئەنجومەنەمان دامەزران ئەمەش وەک ڕنگدانەوەیەکی پێویست بۆ دۆخی ئەو کاتی هەرێمی کوردستان کە لە ماوەیەکی فەراغێکی باڵێن یاسایی و کارگێری دوای دەست دەکات چێژانەوەی زۆربەی ئیداراتی حکوومەت و کە ئەو بۆشاییە یاسایانێکەوە هاتە بەردەم حکوومەتی هەرێمی کوردستان و بە مەبەستی یەکلاکردنەوەی ئەو بابەتە یاساییانەی لە ڕووی داڕشتنی یاسایی و نهێشتنی ناکۆچی نێوان یاساکانی پەیڕەوکار لە هەرێمی کوردستان کە جەنابتان بۆ معلومی جەنابتانیش بین حکوومەتی هەرێم میراتێکی زۆر لە یاسا و ڕێنماییەکانی ئەنجومەنی شورا لە کاتێکدا ینی لە کاتێکدا دامەزراوە کە بۆشایی یاسایی هەبوو دەتوانی برێ بۆ معالەجەکردنی ئەو توخمە یاسایی ئەو زۆرە پەرش و بڵاوی یاسایی و ڕێنمایی هەبوو لە هەرێمی کوردستان کەوان پاشماوەی حکوومەتی عێراق بوو لە هەمان کاتدا لە پەرلەمانی کوردستان چەندین یاسا دەرچوو لە هەمان کاتدا لەلایەن وەزارەتەکان وەک حکوومەت تیمێکی حکوومەت چەندین ڕێنمایی دەرچوو کە بووە کەڵەکەبوونی چەندین ڕێنماوی یاسا کە بووە پێویستێکی یاسایی ئەم ئەنجومەنە دابنێت کە تەنها بابەتێکی تایبەتمەندەکانی لە ڕووی یاساکاریەوە ئەندامەکانی لەسەر پێوەرەك وەرگیراون یاخود وەردەگیرێ بڵێ پێشەوەی باسی ئەندامەکان بکەم پێم خۆشە مەسەن ئەرک و تایبەتمەندەکانی ئەنجومەنی شورا بەوە دیاری بکەم کە ئیشی ئەنجومەنی شورا بە پێی یاساکەی پێک دێ لە تەوەری یەکەم لە یاساکاری واخود لە تەقنین تەوەری دوم پێک دێ لە بیر و ڕادەربڕینی یاسایی شڕۆڤەی یاسایی
تەوەری سێم پێک دێت لە دادوەری کارگێڕی واتە قەضای ئیداری ئەم سێ تەوەرە ئەرچی سەرەکی ئەنجومەنی شورای هەرێم پێک دێن کەواتە ئەنجومەنی شورای هەرێم ئێستاکە لە زۆربەی دەوڵەتەکان بە مەجلیسی دەوڵەت ناسراوە لەبەر ئێمە دەوڵەت نین پێمان دەڵێن ئەنجومەنی شورای هەرێم واتە ئەنجومەن شورای هەرێم موسسەیەکی قانونی قەزایی باوەڕپێکراوە لە سەرجەم دام و دەستگاکانی ئەو دەوڵەتانە کە سیستەمی دوانە بەکاردێنێت کەواتە ئەگەر مقارنەك بکەین لە نێوان پەرلەمان و لە نێوان ئەنجومەنی شورادا لە وڵاتان جیاوازی ئەوان لە چیدا دەبیندرێت ئەمەی باسکرد زۆر جوانە مەسەن ئەمە بابەتێکمانەیە هەندێک مستەلەحی سیاسی هەیە بۆ نمونە لە مەجلیسی شورای بەحرینی مەجلیسی شورای کوێتی ئەوانە مەجلیسێکی سیاسین بەڵام هەرێمی کوردستان ئێستا بە فەڕەنسا بۆ نمونە پێی دەگوتێ مەجلیسی دەوڵە هەتا جیا بکرێتەوە لە مەجلیسی شورای سیاسی لە مەجلیسی شورای ئیرانی ئەوانە مەجلیسی سیاسین هەرچی هەرێمی کوردستانە مەجلیسی شورا موسسەیەکی یاخود بابرێن دامەزراوەیەکی یاسایی کارگێڕی دادوەری کارگێڕیشە ئەمەیە تایبەتمەندەکەمان کەواتە موسسەیەکی یاسینە کە موسسەیەکی یاسایی بین لە چوارچێوەی ئەو ئەرکو چالاکانەی بۆمان دیاری کراوە لە یاسای ژمارە 4 ساڵ 2008 جیاوازیش تەوامان هەیە لە پەرلەمان سیاسی نییە دەبێ دانانی ئەندامانی ئەو ئەنجومەنەش دەستی حزبایەتی لێ دوور بێت دەگەر بکرێت وەڵامی پرسیارەکەم بدەیتەوە بۆ وەڵامی پرسیارەکە بە جەنابەت ڕادەگەینم دەستی حزب دوور و نزیک لە ئەنجومەنەکەی دانیا بۆ نمونە هەر کەسێک مەرجی یاسایی تێدابێت بۆ دامەزراندن لە ئەنجومەنی شورا چ وەک ڕاوێژکار چ وەک یاریدەدی ڕاوێژکار پێویستە 20 ساڵی یاساییە بێت خزمەتی دادوەری یان پارێزەرایەتیە بێتن دوای تەخەڕوجکردنی لە کۆلێجی یاسا ئەو مەرجانەی تێدابی دەکرێت سیڤی خۆی پێشکەشی جەناوی وەزیری عادل بکە ئەویشیان بەرزی دەکاتەوە بۆ سەرۆکایەتی حکوومەتی ئەنجومەنی وەزنەواتە حکوومەتی هەرێمی کوردستان دوای هەبوونی مەرجە یاسایەکان پێویستە مەرسومێکی هەرێمی لەلایەن جەناوی سەرۆکی هەرێم بۆ دەربچێت زۆر باش ئێستا پەرلەمانی کوردستان ینی کارەکانی ڕاوەستاون لە کارکەوتووە زێدەتر زوومەکان لەسەر ئەنجومەنی شورایە لە کاتێکدا هەندێک پرۆژه یاسا هەیە کە پێویستی بە هەموارکردنەوە یاخود درێژکردنەوە هەیە ڕاکانی ئەنجومەنی شورا ئایا ئیلزامین بۆ حزبەکان وەری بگرن ئەوەی پێویستە بگوترێ ئێمە تەعامل لەگە هیچ حزب ناکەین ئێمە وەک باسمان کرد موسسەیەکی حکومینە موسسەیەکی یاسایینە کار لە چوارچێوەی دامدەستگاکان حکوومەتی هەرێمی کوردستان دەکەین ئەمە لەلایەکی تر ئیشی ئەنجومەنی شورانێ یاسا درێژکاتەوە یاخود بەمانایەکی تر ئەمە جێگرەوەی پەرلەمان نین بۆ داڕشتنی یاساکان یاخود دەرکردنی یاساکان لەو کاتێک کە جەنابەت باز دەکەیتەوە پەرلەمانی کوردستان کار کەوتووە کار ناکاتن ئایا ئەنجومەنی شورا بەدیلی ئەو یاسایە یاخود بەدیلی ئەو موسسەیە لە وەڵام من باز لە هەندێک پرۆژە دەکەم وەکو پرۆژەی بەرەنگاری بوونەوەی تیرۆر پرۆژەی خانوبەرە کە لە ئێستادا یان کاتیان تەواو بووە پێم وایە لە ئێستا لە ئەنجومەنی شورا شرۆڤە لەسەر ئەوە دەکرێتن ڕاوێژ لەسەر ئەو بابەتانە دەکرێتن بڕیارە ڕاکانی ئێوە ئیلزامین بۆ حزبەکان دیسانەکە دەڵێن ئێمە معاملە لەگەڵ حزب ناکەین موسسەیەکی شەرعی لە حکوومەتی هەرێمی کوردستان یاخود لە دامدەستگاکانی هەرێمی کوردستان کەوا پەرلەمانی کوردستانە داوای ڕایەکی یاسایی کردووە لە ئەنجومەنی شورای هەرێمی کوردستان ئایا دوای تەواوبوونی ماوەی کارپێکردنی هەردوو یاسای دژە تیرۆر یاخود بەرەنگاربوونەوەی تیرۆ لە هەرێمی کوردستان و یاسای ڕاگررتنی بەکرێدانی خانوبەرە لەبەر ئەوەی پەرلەمانی کوردستان لە کاردانیا ڕای ئەنجومەنی شورا لەم بارەیەوە چیە واتە بە هیچ شێوەیەک پەرلەمان داوای درێژکردنەوە ئەو یاسای لە ئێمە نەکردوتەوە هەر کەسێکیش کە داوای ڕای لە یاسای لە ئێمە بکاتن پێویستە بەڕێی موسساتی بێتن ئەو نووسراوەی پەرلەمانی کوردستان ئاراستەی وەزارەتی دادکراوە وەزیری داج بە پێی مادە 11 کە دەسەڵاتیە بەرزی کردوتەوە بۆ ئەنجومەنی شورا بۆ پێشکەشکردنی ڕاو شرۆڤەی یاسایی لەم بارەیەوە نە ئێمە توانای درێژکردنەوەی یاسامان هەیە نە لە دەسەڵاتی بەشدا لە کاتێکدا ئەگەر لێ بردنەکەم بەڵام لە هەمان کاتدا تایبەتمەندی ئەنجومەنی شورای هەرێمی کوردستانە بۆ دەربڕنی شرۆڤەی یاسایی لۆ هەر پرسێکی یاسایی کە لایەنە باڵاکان شرۆڤە دەکەن بەڵێ لەسەر پرۆژەی بەرەنگاری بوونەوەی تیرۆر ئێوە ئێستا شرۆڤە دەکەن ئەگەر گوتان پرۆژەی بەرەنگاری بوونەوەی تیرۆر بەرکارە ئایا دەبێ هەرێمی کوردستان پابندی ڕایەکەی ئێوە بێت ئەمە کە باسی ڕای دەکەین بە هیچ شێوەیەک ملزەم نییە کە پەرلەمانی کوردستان داوای ڕای یاسایی دەکات بۆ دەرچوونی لەم بارودۆخە یاساییەوە ئێمەش ڕای خۆمان داوەتەوە بە دوو ڕۆژە کۆبوونەوەی خۆمان ئەنجام داوە ئینشاءڵڵە بەیانی لە ڕێگای وتەبێژی وەزارەتن بەو قەنەعەتەی کە ئەو پرۆژەیە درێژ بکرێتەوە ئەمە ڕای خۆمان داوە ڕەوانەی نووسینگەی وەزیری دادمان کردووە
ئەوە یاسایەکە لە کوردستان پێدەوی یاسای وەدەستێنانی زانیاری جیاوازیە لە تەسریبی معلومات لەلایەوە زانیاریەکان ناخن جەناب دەتوانین لە ڕێگەی وتەبێژی وەزارەتی داد بەیانی کاتژمێردا باوەڕ دەکەم مەراسیمەکانە متەواوی سەرجەم ڕاگەیانکارەکان ئەگەر لە نێوان پەرلەمانی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان کێشەیەکی یاسایی هەبوو ئێوە ئەو کات چۆن بڕیار دەدەن چۆن شڕۆڤەی بابەتەکە دەکەن ینی سەلاحەتی ئەوەتان هەیە ڕای خۆتان دەبڕن هەر کاتێک کێشەیەکی یاسایی لەو هەرێمی کوردستان دەرێتن بە پێی تایبەتمەندی خۆمان لە مادە هەشتی یاسای ئەنجومەن شورا ژمارە 14 سال 2008 لایەنی تایبەتمەند بۆ دەربڕینی شرۆڤە و پرسە یاساییەکان ئەنجومەن شورای هەرێمە واتە لە ڕووی یاساییەوە ئەو ئەنجومەنە تایبەتمەندە بەیەک لە کارەکانی دەربڕینی شرۆڤەی یاسایی لەسەر پرسە یاساییەکان سەبارەت بە هەبوونی کێشە نێوان وەزارەتەکانی نێو حکوومەتی هەرێمی کوردستان کێشەی یاسایی لە تێکنەگەیشتنی بڕگەیەکی یاسایی لە بینی پەرلەمان و حکوومەتی هەرێمی کوردستان لە بینی پەرلەمان و سەرۆکاتی هەرێمی کوردستان لە بینی خودی دوو وەزارەت کلێک ئەواتە دەبێ ڕای ئێوە بە مولزەم وەربگیرێتن لەلایەن حکوومەت و پەرلەمانەوە چونکە ئێوە دامەزراوێکی شەرعینی بەڵێ لەلایەن پەرلەمانەوە دەنگتان پێ نەدراوە نەخێر ئەمە پەیوەندیمان بە پەرلەمانەوە نییە بەڵام دامەزراندنی پرۆژەی دامەزراندنەکە لە پەرلەمانەوە نا پرۆژەی دامەزراندن هیچ پەیوەندی بە پەرلەمانەوەنی ئێمە مؤسسەیەکی سەر بە وەزارەتی دادی هەرێمی کوردستانە لە ڕووی کارژێڕیەوە لە ڕووی کارژێریەوە بۆ معلوماتی زەنابیش ئێستا کە ئەوەی بکە باز دەکرێت مەسەن سەر بە وەزارەتێکی یاخود سەر بە پێشتر پێش 5 ساڵ بەر لە ئێستا ئەنجومەنی دادوەری بەشێک بوو لە مؤسساتی وەزارەتی عادل کە ئەو کات کەس بەسەرەن کە باسیەوە دەکرد مؤسساتێک نەبوو بە ناوی مەجلیسی قەزا لە هەمان کاتدا بۆ نمونە ئێستا لە ئەڵمانیا مەجلیسی قەزا نییە ئەنجومەنی دادوەری هەمان سەر بە دادوەرینە لە ڕووی پابندبوونی مؤسساتی ئەشبژی ئەنجومەنی شورای هەرێم دوور و نزیک پابندبوونی نە سیاسی نە ئیداری بە وەزیری عەدلەوە هەیە کەوا برێن یا ڕایەکی لەسەری فەرز بکاتەوە بەڵام چۆن دەکرێتن ئێوە پشتڕاست بکەنەوە کە ئەندامانی ئەو ئەنجومەنە ئینتیمای حزبیان نییە خۆ لە مەسائلی حزبایەتی دوورن زۆر ئاسانە بۆی دەتوانین جواب بدەین و هەر کاتێک ئیسبات بوو لەسەر هەر ئەندامێک چونچی کە با بڵێن لە ئەنجومەنی شورای هەرێم ئێستا کە دادوەرمانەیە لە هەمان کاتدا ڕاوێژکارمانەیە جەنابەت بۆ معلومات جەنابەت بە پێی یاسا هەموو دادوەرەکان دەبی ئینتیما حزبیان نەبێ دادوەری حزبی لە مەجلیسی شورا جێی نابێتەوە و لە ئەنجومەنی دادوەرش جێی نابێتەوە کەواتە گەر حزبەکە دەوێت حزبی خۆتە بژێرە چونکی بە پێی یاسا قەدەغەیە هەر یاسا دادوەرێک ئەندامی حزبێک بێ هەر کاتێک ئەندامێکی ئەنجومەن شورا بۆ نمونە بەشداری لە کۆبوونەوەیەکی حزبی کرد کە بەشداری لەو کۆبوونەوە کرد بە ڕسمی فۆرمی حزبی بوونی پێیا بوو ئەو کات ئێمە دەڵێن ئەو حزبی و ڕێکاری یاسای بەرامبەر وەردەجێت ئایا بە هەڵبژاردننی حزبەکەی ئایا بە هەڵبژاردننی مؤسسەیەکی وەک ئەنجومەن شورا یاخود سفەتی دادوەری باش لە کاتێکدا ئەگەر کێشە لە نێو پەرلەمانی کوردستان دروست بوو هاو کێشەی پەرلەمانی عێراقە و بینی من لە ماوەی ڕابردوودا کێشە دروست بوو دادگای فیدرالی عێراق پرسەکەی یەکلا کردەوە بڕیاریدا کە دەستەی سەرۆکایەتی سەلیم جبوری کە دەستەی شرعینە لە پەرلەمانی عێراقدا ئێوە هەمان ڕۆڵ دەتوانن ببینن لە کاتێکدا ئەگەر لە نێو پەرلەمانی کوردستان ناکۆکی هەبوو لەسەر پرس لە هەرێمی کوردستان دا ئەمە کاری دادگای دەستوریە لە هەرێمی کوردستان دادگای دەستوریمان نییە هەر کاتێک پرسێکی دەستوری پێیا بوو لەبەر ئەوەش نیتمان تووچی دەستور لە هەرێمی کوردستانمانێ پرۆژه یاسایەکە بوو بەڵام دیارە پرۆژه یاسایەکە نەبووە دەستور هەر کاتێک بووە دەستور ئەو کات پێویست دەکات لە پێکهاتەکانی دەسەڵاتی دادوەری هەرێمی کوردستان دادگای دەستوری دابزێت بۆ یەکلاکردنی ئەم بابەتانە ینی لە ئێستادا بۆشایی هەیە چێ دەیکە ئەم بۆشای چێ ئەم بۆشایە پڕ دەکات بۆشایی چی ئەو بۆشایی یاساییە دادگای دەستوری نییە ئێستا لە هەرێمی کوردستاندا ئایا ئەنجومەنی شورا ئەم ئەرکە ئەگە بکرێن وێنێک بابێن نمونێک لەسەر بۆشایی یاساییمان بۆ ینی بۆ نمونە کێشەی زۆر لەسەر ئێستا پرۆژەی بەرەنگاریبوونەوەی تیرۆر هەیە بەشێک پێی وایە دەبێ ئەو پرۆژەیە لە پەرلەمانی کوردستان تاوتوێ بکرێت تەنانەت بازدەوە دەکرێت ئەگەر ئەنجومەنی شوراژ ڕای خۆی بدات لەسەر ئەوەم بە شێوەیەک لە شێوەکان لە کەدارکردنی سەروەری یاسا دەبێتن سەروەری دادگاکان دەبێت لە هەرێمی نەخێر بە پێسەوانەوە ئەگەر ئەنجومەنی شورا ڕای نەدا لەم بارە دەکا خۆدزینەوە لە ئەرکێکی سەرشانی ئەو ئەرکێک کە پێی سپێردراوە دیسانەکە درێن دەربڕینی ڕاو شرۆڤەی یاسایی لەسەر بابەتەکان کە باز لە بۆشایی یاسایی دەکەین بۆ نمونە یاسایی بەرەنگاربوونەوەی تیرۆر ئەوەی دەتوانین بڵین کە یاسایەکی تایبەت بۆ مامەڵەکردن لەگەر تاوانی تیرۆر بەڵێ بوونی نامینێ ئەویش یاسای بەرەنگاربوونەوەی تیرۆر هەرێمی کوردستانە
بەڵام دەبی ئەوەی بزانین ئەم تاوانانەی کە پاش 16 هەفت ئەنجام دەدرێت یاسایەکی بە ناوی یاسای تیرۆری هەرێمی کوردستان لەسەر جێبەجێ ناکرێت دەبی بگەڕێنەوە سەر ئەو یاسایە کە پێشتر هەبوو کە یاسایەکەش مدەیەکی دیاریکراوی بۆ دانراوە ئەو مدەیەش نەما باشە فەراغی یاسایی هەیە یان نیە هەندێک دەڵێن یاسای عێراقی یاسای تاوانی عێراق ژمارە 111 هەیە بەڵێ ئەمە بەناوەچکە با بڵێن با نەبێتە قسە دەرکردنەک بەڵام دەکرێ برێ هەتا ئەو کاتەی ئەو تاوانبارەی تاوانبارە و تاوان کراوە بە ئەنجامدانی تاوانش تیرۆر بە پێی یاسای تیرۆری ژمارە 3 سال 2006 مامەڵە یاسایی لەگەر هەتا ئەو کاتێک کە حکم دەکرێت چونچی عیبرەت لە قانون بە کاتی ئەنجامدانی تاوانەکەیە بۆن لە هەفتەی هەفت ئەگەر تاوانش تیرۆر ئەنجام بدرێت ئەو کاتە دەگەڕێنەوە سەر ئەو حکمە یاسایانەی کەەوە بابنین وەک پەرلەمان داوای لەمەکردی ڕای یاسای خۆمان بدەین کە بەیانی ئینشاءڵڵا بڵاو دەکرێتەوە ڕایەکی یاسای خۆمان دەربڕیە و دیسانەکەش دەرێنەوە دەربڕینی ئەو ڕایەی مانای ئەوەنی ئەتوبوویە بەدیلی پەرلەمان بەڵام هەمومان دەزانین کە نەمانی یاسایەک نابیتە مانای فەراغی یاسایی بۆنمە یاسایتر هێجی ئەو ڕایەتان مولزەمە جارێکی دیکە نەخێر مولزەم نییە بەس ئەگەر بەڵێ فەرموو تەوزیحەکەی بۆ مولزەم نییە بەڵام دەبێت ئەو ڕوونکردنەوە یاساییە بدێکەوە پێت گوترایە کە ئیمتیناعت کە لە وەڵامدانەوەی ئەرکە کە پێت گوترایە واتە تو سڵ بوویەوە لە ئەنجامدانی ئەرکە چ باش ئێوە هەر هەموو ئەندامانی ئەو ئەنجومەنی شورا متفق دەبن لە دەرخستنی بڕیارێک یاخود بۆی هەیە ینی 11 ئەندامتان هەیە پێم وایە ینی لەو 11 ئەندامە چواریان ناڕازی بە بەڵێ بدا یان بە نەخێر بدا ینی چۆن ئەو بڕیارە دەبێتیتر بۆ نمونە هەر پرۆژە ڕایەک یاخودە ئیسیفسارێکی یاسایی دێتە پێشمان ئەمە تاوتوی دەکەین ئەو تاوتوێکردنە لە سەرجەم ئەندامانی دەستەی گشتی ئەنجومەنی شورا بە ڕاوێژکار و سەرۆک و جێگر و هەمان کات ڕاوێژکارانی یاریدەدەر بۆچوونی جیاوازە بێ هەر کەس سەبەبی خۆی دەنووسی بەڵام ئەو بۆچنەی یاسایە بە هیچ شێوەیەک ڕنگدانەوەی سیاسییان ڕنگدانەوەی حزبی لە مەرجە هەمویان بە بەڵێ دەنگ بدەن بۆچوونی جیاواز هەبی زۆر ئاسایە بۆچوونی مخالفەی خۆی دەنووسی بەڵام دەتوانم بڵێم بە تێکڕای دەنگ ئەم یاسا دەرچووە بە تێکڕای دەنگ ئەم یاسایە دەرچووە باشە ئەم ڕای یاسایە دەرچووە بەڵێ ژمارێکی زۆر بەشێک لە فراکسیۆنەکانی نێو پەرلەمانی کوردستان قسەیەکیان هەیە پێم باشە ئاراستەی بەڕێستیانی بکەم دەڵێ درێژکردنەوەی کارکردن بە هەر یاسایەک یان ڕاگررتنی کارکردن بە هەر یاسایەک یان هەمواری یاسە یان دەرکردنی یاسا ئەمانە تەنیا و تەنیا لە دەسەڵات و تایبەتمەندی پەرلەمانی کوردستانن هەر دەستگا و لایەنێکی دی هەر ڕایەک یان بڕیارێک لەو بارەوە بدەن دەچنە چوارچەوەی کاری یاسایی و زیادەڕۆیی لە دەستەڵاتەکانی ئەنجومەنی لە دەربڕینی ڕای یاسایی پێشەڵ دەکات ینی ئەنجومەنی شورا لە دەربڕینی پێی وایە یاسا پێشەڵ دەکات لەگەڵ ڕادەر ببڕێت دەسەر بە تایبەت پرۆژەی بەرەنگاری بوونەوەی ئەمن ڕێزمێلەوە بۆ چنێ فراکسیۆنانە هەر کەسە و ئازادە لە دەربڕین ڕاوی یاسای خۆی بەڵام ئێمەش وەک ئەنجومەنی شورای ئازادین لە ئەنجامدانی کاری سەرشانی خۆمان بە پێچەوانەوە ئەگەر کاری سەرشانی خۆمان ئەنجام نەدەین گلەیمان لێ بکرێتن بۆ سەر ڕایەکی یاساییتان لێ داواکرایە کە ڕای یاسایی دەرنەبڕیواتە ئیمتیناعکردن یاخود بەردەوام نەبوون لەو کارە پێس پێدرایە یەکێکیش بابنێن لە هۆکارەکانی دەرزکردنی ئەنجومەنی شورای هەرێمی کوردستان یاخودەوەکەی بابنێن بە نەسە نووسە هەبوونی بابرێن هەبوونی موسسەیەکی یاسایی کە توانای ئەوەی هەبێتن بیرڕایەکی یاسایی دەربکاتن واتە ئەم ئەنجومەنێکی یاسایی نەتوانات هەبی دەری بکەیت بە باوەڕی ئێمەش کە وەک ئەنجومەنی شورای لە چوارچێوەی ئەو کارانەی ئەنجامماندایە زۆر پرۆژە یاسا و زۆر بابەتی یاسایی ترمان هاتە پێش و ڕای خۆمانداوە بەڵام هیچ زۆرە ئەوەش لێ دروست نەبوویتەوە بەڵام ئێستا کە ئەوەی ئەمن بابرێن بۆ چوونی خوێم لەو بابەتەوە تەمەشا دەکەن هەندێک جار هەیە مزایەداتی سیاسی هەندێک ئیعلام شتی گەورە دەکە هەندێک جار هەیە خەڵکانێک ناوەڕۆشی بابەتەکانی لانیە مەسەن بۆ نمونە ئەوان باسی درێژکردنەوە یاسا ئەوان نەک ئەلفوبێ یاسا لە سەراتاکانی یاساییە هەر کەس دەسەڵاتی خۆی ئەنجام دەدا ئەگەر یاسا درێژ نەکرێتەوە ماوەکەی پێدوایە ینی هەرێمی کوردستان لە ڕووی یاسا و لە ڕووی تیرۆرۆ ڕوبەڕووی گرفت دەبێتەوە ئەمە دیسانەکە دێن دەرکردنی یاسا درێژکردنەوەی یاسا کاری پەرلەمانی کوردستانە دەربڕینی ڕاکە پێشکەشمان دەکرێت کاری ئەنجومەنی شورایە ڕایمە مولزەم نییە بەڵام کە ڕای نادەین بەڵام بەڕێستان وەکو حاکمێک وەکو یاسا ناسێک یعنی وەکو شارەزایەک پێتان وایە ئەگەر بێت و
ماوەی ئەو پرۆژەیە درێژ نەکرێتەوە بەڕاستی بە فعلی لە کاتێکدا ئێستا داعش لەسەر سنوورە و گروپی تیرۆری بوونیان هەیە لە زۆربەی شوێنەکانی دنیا دەکرێت دەست لە پرۆژەیەکی وەها هەر بگیرێتن لە هەرێمی کوردستان بە خود دەزانی جەناب شارەزاد یاسا لەلایەن دەسەڵاتی یاسادانانەوە دەرچێتەوە ئێمە دەسەڵاتی یاسادانانمان نییە بەڵام دەسەڵات و تایبەتمەندی دەربڕینی بیری یاساییمانە ڕای یاساییمان هەیە ڕای یاسایی دەکرێت ئەو ڕایەی دەیدەی ڕایەکەت مولزەم نییە بەڵام دەرچەیەکی یاساییە لۆ ڕایەکە چ دەڵێ سەبارەت بە پرۆژەی بەرەنگاری بوونەوەی تیر ڕایەکە تانی بیانی کاتژمێردا لە لای وتەبێژی فەرمی وەزارەتی داد وەری بگرێت زۆر باشە فراکسیۆنەکان هەروە پرسیارێکی دیکەیان هەیە پێم خۆشە کە بەڕێستان وەڵامیان بدەنەوە ئەگەر وەڵامتان هەبێت لەبارەی بەسەرچوونی یاسای تیرۆر فراکسیۆنەکان ڕدەگەینن وەک چارەسەرێکی کاتی تاوەکو ئەو کاتەی پەرلەمان کارا دەبێتەوە دەتوانرێت کار بە یاسای سزادانی عێراقی ژمارە 111 ساڵی 1969 بکرێت لە جیاتی یاسای تیرۆر ئایا ئەم یاسایە جومگەکانی هەموو تیرۆر دەگرێتەوە کە پێی دەگوترێت تیرۆر نەخێر ئەوەی بابرەنگشتان نەک لە ئەنجومەنی دادوەری شەی لەو بارەیەوە کە کاتی ماوە بەسەرچوونی یاسای بەرەنگاربوونەوەی تیرۆ لە هەرێمی کوردستان بگەڕێنە سەرمەبادی عامەکانی قانونی عقوبات عێراقی کە ژمارە 11 ساڵ 1969 بەڵام ئەمە باز دەکەن یاسای تیرۆر تایبەتە بە تاوانی تیرۆر یاسای سزادانی عێراقی یاسایەکی گشتیە یاسای تیرۆریشی یابرێن هەندێک تاوانی تیرۆری تێدا بوو بەڵام لە هەرێمی کوردستان بەپێی یاسای 21 ساڵی 2023 چەندین تاوان کە دەکەوتنە ژێر تاوانی تیرۆر کاری پێڕاگیراوە جگە لە مادەیەکی یاسایی نەبی کە مادە 156 کە جۆرێک لە تاوانی تیرۆری باز دەکاتن ئەوی تێداهێشتێتەوە بەڵام ڕایەکەی یاسای ئەنجومەنی شورای هەرێم بەیانیەکەی ڕوون دەبێتەوە ڕای یاسای منە بارێت ئەمڕۆ پرۆژەی بەرەنگاری بوونەوەی تیرۆر یاساکە کاری پێ ناکرێت کە هەفتەی مانگە هەژدەی مانگە دوێنێ لە کار کەوتۆ لە هەفتەی مانگ ئەمڕۆ کەسێک چەکدار تیرۆر خۆکوشت لەلایەن ئاسایشەوە یاخود هێزەکانی ئەمنیەوە دەگیر دەکرێت دەبێ ئەمە چۆن مامەڵی لەگەڵدا بکرێت وەکو تاوانبار لە ئێستادا بەپێی قانونی ئەکید هەر کەسێک تاوان وەکو تیرۆر تامون لەگەڵ تیرۆریش تاوانە و تاوانیش تیرۆرە تاوانی تیرۆریش تێ تاوانباری تیرۆر تێ و تاوانباری ئاسایش تێ تاوانی تیرۆر لە ڕێی حکمە یاسایەکە جیاوازی چیە لەگەڵ تاوانبارێکی ینی مەبەستم لەوەی بەپێی مادەی ژمارە 111 ساڵ 1969 عێراقی ئەو یاسای دەتانم بڵێم بەپێی یاسای تیرۆری هەرێمی کوردستان مامەڵەی یاسایی لەگەر ناکرێتن لەبەر ئەوەی ماوە یاسایی بەکارهێنانی یاسای تیرۆر بەسەرچوو بەڵام ئەوە بەدەرنابێت لە ملاحەقە یاخود بە دوواداچوونی یاسایی کەوا یاساکانی پەیڕەوکراو لە هەرێمی کوردستان لەسەری بەرکار دەبێتن بەڵێ باش ئێوە لە ئەنجومەنی شورا باستان لەوە کرد کە ڕاوێشتان کردووە لەسەر پرۆژە یاسای بەرەنگارە بوونەوەی تیرۆر ئایا ڕەچاوی ئەوەتان کردووە کە وەکو دەگوترێت UN ینی ملاحەزەی هەیە لەسەر ئەو پرۆژە یاسایە داوای کردووە کە هەرێمی کوردستان هەمواری ئەو یاسایە بکاتەوە ئاگاداری ئەوەی نیمە هەموارکردنەوەی یاساش لە دەسەڵاتەکانی پەرلەمانی کوردستانە گەربیانە ئەو هەموارکردنە لە ڕێی پەرلەمانەوە دەبێت بەڵام ئەوە بابەتێک کە تایبەتە بە پەرلەمانی کوردستانەوە کە هەموارکردنەوەی یاساکان دەبێتن بەڵام دیسانەکە دەرێمەوە واقعی هەرێمی کوردستان بەرجەستەبوونی ئەو واقعەیە کە وەڵامدانەوەی دەکرێتەوە بۆ نمونە UN کە داوای هەموارکردنەوەی یاسا دەکەێت پێویستە لە ڕێی قەنەواتە یاسایەکانی هەرێمی کوردستان داوای ئەم هەموارکردنەوەی بکاتن ینی دکتۆر پێش ئەوەی پەرلەمان کارەکانی لە کار بکەوێت ئێوە ڕاو بۆ چوونتان لەسەر چ پرۆژە یاسایەکدا بوو پێم خۆش بوو ئەم پرسیارە کرد بەڕاستی ئەنجومەنی شورا لە کاتی دەست بەکاربوون لە 2008ەوە تا ئێستاشی لە گەرمی چەندین جار بابرێن لیژانی بابرێن تەنسیقیشمان کردووە لەگە پەرلەمان خولی پێشووتر کەوا ڕاوبۆچوونی یاسایمان بگۆڕێتەوە ئاگاداری یەکگریشین نمونە بنمونە بۆ نمونە ئێستا کە ئەمە ئەو پرۆژە پەیڕە و ڕێنمانای کە بۆمان هاتووە لە ساڵ لە 2010 تا 2016 166 پرۆژە یاسا و ڕێنمایی بووە لەلایەن دەستەی گشتی ئەنجومەنی شورا و دیراسە و سیاغی قانونی بۆ کرایەوە ڕەوانەی شوێی تایبەتمەند کرایەوە کەوات ئەو ماوەی کە حکوومەتی هەرێم دەست بەکار بووە ئەو پرۆژە یاساییان و ئەو ڕێنمایانی کە پێویست دەربکرێتن بۆ ڕێخستنی چاردێری هەیکەری حکوومەتی هەرێم لەلایەن ئەنجومەنی شورا بۆی کراوە هەروە دەربارەی دەربڕینی ڕای یاسایی کەەوە بۆمان هاتووە کەەوە ئێستاکە بابەتسایە 261 ڕامان بۆ هاتووە
لە سەرجەم بوارە تایبەتمەندەکان و لە سەرجەم لایانی تایبەتمەند ئەوەی دەگوترێ باسی بکەینیان شانی باسکردن بێتن ئەنجومەن شورا کارێکی سەرەکی ترش ئەنجامدا ئەویش دادوەری باشە کارجێریە. دیارە نمونەتان زۆرە بەڵام کاتم تەواو یەک پرسیار دەکەم ئەگەر وەڵام دەیتەوە بە کورتی ئەگەر ئەنجومەنی شورا نەبێ ینی لە بەدیلی دەرکردنی بڕیار یاخود شرۆڤەکردنی بڕیار یاخود گفتۆگۆکردن لەسەر بڕیارێکی دیکە ئایا بەدیلی دیکە هەیە لە غەیری ئەنجومەنی شورا کە لە ئێستادا ڕاوێژ لەسەر کۆمەڵێک پرۆژە یاسایی دەکات ئەوەی بگۆتری ئەنجومەی شورا چڕ نەکەینەوە لە دەربڕینی ڕای یاسایی بەڵام ئێوە باسی لێوە دەکات دەڵێن کاری ئێمە ڕاوێژکردن لەسەر پرۆژە نەخێر یەک لە کارەکانمان دەربنی پرسی ڕاوێژی یاسایە بەڵام دەربارەی یاساکاری واتە یاسا تەقنینیش دەکەین ئێمە داڕشنی یاساکانیش دەکەین پێداچوونەوە بە ڕێنمایی یاسایی دەکەین هەن بۆ نمونە لەم ماوەی دوایە سەرۆکی دیوانی ئەنجومەنی وەزان ڕێنماییەکی دەرکوێت گشتانیش دەرکوێت بۆ سەرجەم وەزارەتەکان حکوومەت پێش ئەوەی ڕێنمایی دەربچێتین لای خۆیان پێشەوەی بڵاو بکرێتە لە وەقاعی کوردستان کە ڕۆژنامەی فەرمیە بگرێتە ئەنجومەنی وەزیان لەوێت ڕەوانەی ئەنجومەنی شورا بکرێت بۆ پێداچوونەوەی ئەنجومەنی شورا لە ئێستادا بەدیلی پەرلەمانە نەخێر بەڵام دەتوانم بڵێم ئەنجومەنی شورا تاکە موئەسسەسەی تایبەتمەندە بە دەربڕینی شرۆڤەی یاسایی بە پێداچنەوە بە پرۆژە یاساکان لە ڕووی داڕشتن و نێشتنی تعاڕوڵەکان هەروە تاکەلایەنە لە دادوەری کارجێری کە جیاوازی دەکەن لەو داوانە نێوان حکوومەت و دکتۆر سەردار یاسین جێگری سەرۆکی ئەنجومەنی شورای هەرێمی کوردستان زۆر سوپاس دەکەین. زۆر سپاس جەناب شتەکەم بۆ دەفتەکەم. بینەرانی بەڕێز سپاس بۆ ئێوەش کە لەگەڵمان.